بە بەرزکردنەوەی چەندین دروشمی جیاجاو لە دژی پەراوێزخستنی پارێزگاکەیان چالاکوانان و هاوڵاتیان و توێژە جیاوازەکانی هەڵەبجە خۆپشاندانێکیان ڕێخست و داوایان کرد ئاوڕێک لە پارێزگاکەیان بدرێتەوە. خەڵکی بێزارن. هەموو ئەو پرۆژانی کە لە ساڵی 2014ەوە قرار بووە لە پارێزگای هەڵەبجە جێبەجێ بکرێ وەستیان راون. هیچ هەلێکی کار لە ناو هەڵەبجەیانە بگرێ ئەگەر هەلی کارێکە بێت زۆر بە زەحمەت دەستی بکەوێ هەشتی بەیانی تاوەکو شەشی ئێوارە تاوەکو هەشتی شەو تاوەکو 12 شەو خەریکە بێ ئەو پەڕی 250,000 300,000 دەسەکەوێت. ساڵانە یادێگەکرایەوە کۆمەڵێک وتاری بێناوەڕۆک و کۆمەڵێک بەڵێنی بێکردداری تیا خوێنرایەوە. ئێمە هەموو ساڵێک لەم ساڵ یادانەدا بەشداریمان کردووە گوێمان گرتووە بەڵام بەداخەوە ئەوەی کەوتراوە تەنها کۆمەڵێک بەڵێنی بێکردار بووە. لە بەردەم باخی گشتی هەڵەبجەدا بەیاننامەی خۆپشاندەران خوێنرایەوە و ژمارەیەک داواکاریان ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. بە پارێزگاکردنی هەڵەبجە پرۆسەیەکی ناتەواوە هێشتا لای دەسەڵاتی هەرێم مەرەکەبی سەر کاغەزە و نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە. ڕەنگە نوکتەیەکی بێتام و گریان هێنەر بێ کە شارێک ژمارەی دانیشتوانەکەی لە سەردەمی قەزاربوونیدا زیاتر بێ وەک لە سەردەمی پارێزگابوونەکەی. خۆپشاندانەکەی هەڵەبجە لە کاتێکدایە ئێوارەی دوێنێ بەشێک لە خۆپشاندەران لەلایەن هێزەمنیەکانەوە دەستگیر کراون. ئەمەش لە کاتێکدایەوە خۆیان دەڵێن مۆڵەتیان بۆ خۆپشاندانەکەیان وەرگرت بوو. کۆمەڵە برادری کەمان کۆبوونەوە لەگەڵان ناو چین لەگەڵان تا ئاسایش بۆی کە یعنی پیان بڵین بە برادرانی ئاسایشکەمە مۆڵەتمان لێوە گرتۆ بەڵام دیاری ڕۆشنە ئەوێ ئێمان هەموو دەست بەسەر کرد لەوێ وتیان میوانن لای ئێمە هەتاوەکو ئەو کاتێک کە بڕیارمان بۆیێت دیارەمەوەی کە بەڵگەمان بڵێەوەی کە پێمان گەشت و دۆسانە پیان وتین و یاخود بینرا بوو ئێمە هەتا هەژدەی مانگ تەوقیف بووین لە ئاسایش. کۆتا پەیامی خۆپشاندانەکەی هەڵەبجە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەک ڕێکخەرەکان وتیان ئاوردانەوەی خێرایە لە پارێزگای هەڵەبجە لە ڕووی خزمەتگوزاریە گشتیەکانەوە دەنا لە ڕۆژانی ئایندەشدا خۆپشاندانەکانیان درێژە پێدەدەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.